فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە وەک یەکێک لە فایلە ئابووریە ناڕوونەکانی ئەو وڵاتە ماوەتەوە. ئەمەش لەلایەن زۆرێک لە سیاسەتمەداران و ئابووریناسانی عێراقیەوە پشتڕاست دەکرێتەوە بە فیڕۆدانی دراوی قورس و یەکێک لە دەواازەکانی بە قاچاغبردنی پارەی دزراو یان بەدەست هاتوو لە ڕێی گەندەڵیەوە دەیبینن. فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە یان ئەوەی بە مەزادی فرۆشتنی دۆلار ناسراوە لە چەند هەفتەی ڕابردوودا پشێوی گەورەی بەخۆیەوە بینی. دوایەوەی لە زیادکردنەکەدا فرۆشی دراو بە ڕێژەی لە نێوان لە 140 بۆ لە 150 دابەزی کە ئابووریناسان بە هۆکارێکی دەزانن بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بازاڕی ڕەش و بووە هۆی بەرزبوونەوەی نرخی $1 بۆ زیاتر لە 1500 دینار لە کاتێکدا خودی بانکی ناوەندی $1 بە 1460 دینار دەفرۆشێت. هەڵاوسانی نرخی دۆلار لە بازاڕی ڕەشدا جوڵەی بازرگانی لە وڵات تووشی شڵەژان کرد. ئەمەش بووە هۆی بەرزبوونەوەی نرخی کەلوپەلە بەکاربەریەکان کە پرسیاری زۆر لەسەر هۆکاری بەرزبوونەوەی نرخی ئاڵوگۆڕی درا و پەیوەندی بە ڕێکارەکانی بانکی ناوەندی عێراق و دوورخستنەوەی چەند بانکێک لە کڕینی دۆلار دەوروژێنێت. لە چەند هەفتەی ڕابردوودا بانکی ناوەندی عێراق 4 بانکی ئەهلی عێراقی بە ناوەکانی ئەنساری، شەرق الأوسط، ئاسیا و قابزە لەسەر داوا و هۆشداریەکانی وەزارەتی گەنجینەی ئەمریکی لە مەزادی کڕینی دۆلار دوورخستەوە بە تۆمەتی دزەپێکردنی پارە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بانکی ناوەندی عێراق پاساوی کەمکردنەوەی بڕی دۆلاری فرۆشراوی بۆ دامەزراندنی سەکۆیەکی ئەلکترۆنی نوێ بۆ فرۆشتنی دۆلار و دراوەبیانیەکان گەڕاندەوە. بەشێک لە بانکەکان هێشتا ئامادەکاری پێویستیان نییە بۆ تێکەڵبوون لەگەڵ ئەو سیستەمەکە لە ئێستادا بە شێوەیەکی ئەزموونی کاری پێدەکرێت. شارەزایانی ئابووریش دەڵێن دابەزینی قەبارەی فرۆشراوی دۆلار لە مەزادی فرۆشتنی دۆلاردا ئاماژەیە بۆ ئەوەی کە بانکە قەدەغەکراوەکان پێشتر نزیکەی لە 140 فرۆشی دۆلاری بانکی ناوەندیان بەدەست هێناوە. ئەمەش هاوکاتە لەگەڵ بەرزبوونەی خواست لەسەر کڕینی دۆلار، بەڵام دۆخی ئابووری عێراق لە ڕووی متمانەوە لە ئاستێکی لاوازدایە. لەم سەروبەندەشدا مستەفا غالب سەرۆکی بانکی ناوەندی عێراق جەخت دەکاتەوە کە پابەندن بە سەرجەم یاسا و ڕێنمایە نێودەوڵەتیەکان دەربارەی دۆسیەکانی پارەشۆردنەوە و پارەدارکردنی تیرۆرەوە و لە بەیاننامەیەکیشدا ئەوەی ئاشکرا کردووە کە ڕۆژی یەکشەممە چاوی بە GCB کەر یاریدەدەری جێگری وەزیری گەنجینەی ئەمریکا بۆ کاروباری تیرۆر و تاوانەداراییەکان کەوتووە. لە دیدارەکەدا پابەندبوونی بانکەکەی لەو ڕۆوە دووپات کردووەتەوە.